إنه لا يحب المعتدين ئاگادار بەڕاستی و بە دڵنیاییەوە خوای پەروەردگار ئەو کەسانی خۆش ناوێت کە دەست درێژی کارن لە دوعاکردنە. ئاەتەکە باسی دوعایە، باسی ئەوە نییە زستەم لە خەڵک پێی ماڵی خەڵک بخۆی، باسی دوعاکردنە. لە دوعاکردنە شەرحی ئەم ئاەتە بە فرمودەیەکی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم کە لە صحیح مسلم هاتووە دەفەرمێ لا يزال يستجاب للعبد ما لم يدع بإثم أو قطيعة رحم ما لم يستعجل. بەردەوام خوای پەروەردگار وەڵامی بەندەکەی خۆی دەداتەوە، بەڵام بە سێ شەرت. یەکەم ما لم يدع بإثم، دوعای تاوان نەکە. دوعا نەکە یا ڕەبی خوایە فڵان کەس لە ناوبەری، فڵان کەس نەخۆشکەی، فڵان کەس دەرنەچێ، فڵان کەس شکست لە بازرگانی بێنێ. ئەمە دوعای تاوانە. دوعای ئەوە نەکەی ماڵی فڵان کەس شوێر بێتەوە بۆی کە ماڵی من باڵا بێ. ئەم دوعایانە خوای پەروەردگار یەقینت هەبێ وەریان ناگرێت. دووەمیان ئەو قەتیعەتی ڕەحیمین، خوای گەورە دوعای ناخپیس قبوڵ ناکە. ناخپیس چێیە؟ ئەو کەسەیە کەوا سیلەی ڕەحم دەپچڕێنێ. یعنی نەک بە بوونی خەڵک خۆشحاڵ نییە، هەیە بە بوونی دایک و باوکی خۆشحاڵ نییە، هەیە بە بوونی براکەی خۆی خوشکەکەی خۆی خۆشحاڵ نییە، هەیە حەز دەکات خزمەکانی هەموو لە ناوچن بەس ئەم ناودار بێ. ئەوە ناخپیسانەش دوعایان گیران نابێ. دووەمیان ناخت پیس نەبێ، نەک لەگەڵ خەڵکا، لەگەڵ خزم و کەسوکاری خۆشە کە ناخت پیس بوو دڵنیا بە دوعاکان دووەرناگیرن. سێمیان ما لم يستعجل، وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قیل یا رسول الله ما الاستعجال، پەلەکردن چییە؟ خوا دوعای پەلەکاری وەرناگرێ. قال يقول قد دعوت وقد دعوت فلم أرى يستجيب لي. فەرمووی کەسێکە دەپاڕێتەوە زۆر لە خوا دەپاڕێتەوە، پاشان دەڵێ خوایە زۆرم دوعا کرد، خوایە زۆر لێت پاڕامەوە، خوایە زۆر لێت لاڵامەوە، بەڵام نابینم وەڵامم بدەیتەوە. فيستحسر عند ذلك، ئیتر ناومێد دەبێت لەو کاتەدا، ناومێد دەبێت و حەسرت دەچێتە دڵی واز لە دوعاکردن دێنێت، ويدعو الدعاء واز لە دوعاکردن دێنێت، خوا دەفەرمێت دوعای تۆ وەرناگرم. نابێت لە دوعاکردنا بڵێ وەڕز بووم لە دوعا، وەڵڵا یەکێڵە کاکە لە خوا پاڕە کوڕ ئەوەندە لە خوا پاڕامەوە وەڕز بووم، تەواو دەرگای دوعا قبوڵبوون لە تۆ داخرە. خوای گەورە ئەو کەسانی خۆش ناوێت. بۆیە سێ کەس دوعایان گیران نابێ. عەرزم کردن ئەو کەسەی کە دوعای تاوان دەکا، کەسێ بڵێ نەعوذ بالله خوایت بگەم بە فڵان ئافرەت زینای لەگەڵا بکەم، یا ڕەبی خوا فڵان کەسم بووە لە ناوبەری، جا بۆ خوا خەڵک بۆ تۆ ناخوژێ. ئەگەر وا بوویایە بە دوعا هەموو یەکترمان لە ناو دەبێت. دووەمیان ئەو کەسانی ناخپیسن، عەرزم کردن کەسەکە بە بوونی براکەی خۆی خۆشحاڵ نییە، بە بوونی خوشکەکەی دایک و باوکی خۆی خوشکە و حەز بە وێرانبوونی خوشکەکەی خۆی دەکات، حەز بە وێرانبوونی خزمەکانی خۆی دەکات بەس بۆی خۆی ناوداری ناو قەومەکە بێ. ئەمانە دوعاکانیان ڕەت کراون. سێمیشیان ئەو کەسانی کە خۆیان دەرگای دوعادا دەخەن، دەڵێ قەد دعوت و قەد دعوت و زۆرم دوعا کرد، وەڵڵا وەڕز بووم لە دوعاکردن. ويدع الدعاء لە کۆتاییدا ئیتر هیچ کە دوعا ناکە، مادام خۆت بڕیارتدا وەڵام نادەیتەوە، خوا دەفەرمێ منیش وەڵامت نادەمەوە. بۆیە خوای گەورە ئەو سێ کەسەی خۆش ناوێت، ئەو سێ مەرجە تێدا نەبێ. یەقینتان هەبێ بەڕێزان هیچ دوعایەک لای خوای پەروەردگار ڕەت نابێتەوە.